کەروێشکمان دی لەوێ دەرەسووتا فەرخە بوو لە وەچی منداری ساوە هاوارێک لەناو ئاگرەکە دەوروبەر سعات 11 شوێ دروست بووە هەتا ئێستا 4 گوند سوتەیە سێبیرانە شەعەلە جەسمەیە تەلهەلالێ لەگە گەزۆشان زۆر گوندەکە تەقریباً 5-6 گوند سوتەیە بەزدە لای قەراجە بە دیو قەراجێ دیار نییە چەند گوند لەو دوی سوتەیە چونکە لەبەر قەرەبۆتک و هەتا ئێستا لەگە برایانی وێندرە قسەمان نەکردێت چەند گوند سوتەیە وەکۆی دیگە دەبینی تاکو ئێستا ئاگرەکە لە پشتەوە بەردەوامی هەوساتر تەشە ناکە ئەو بۆ چۆ ڕاڕاستێ و ئاگرە بۆ چۆ وەڕڵە ئاگرەکە لە بۆ جەسمە و تەلهەلالە شۆڕەتەوە لە بۆ جێسمەیە تەلهەلالەیە لە بۆ وێندەر شۆڕەتەوە و برایانی شوڕتەی سەرگەڕان هەریقی سەرگەڕان وا لێ وێندەرن ئینشاڵڵا دەیانێ کۆنتڕۆلی بکەن باشە بۆ خۆت کەی هاتوویت بۆەوەی کاگرە کۆنتڕۆلکە لە کێکۆ لێرەی چیت بینیوە لە کاتی ئاگرکەوتنەوەکەی وەڵا ئەمە دەوروبەری سعات 12 لە ئیشێ بووین لە ئیشێکە هاتین و ئێکوانە چوینە بن زووری کەروێشکمان دی لەوێ دەرەسووتا فەرخە بوو لە وەچی منداری ساوە هاوارێک لەناو ئاگرەکەی بەس هەر چەندی ئەوڵماندا لەگە برادرانی گوندی شەعەلی نەماتانی بچین ڕزگاری بکەین و فەرەقەتی ئێستاکە لێکوانە هاوینان وەرزی هاوینان قەتی هێلانەی دەکاتن ئێستا وەختی فەرخەیتی قەتەیەکی زۆر دیار بوو کە فەرەقەتەیەکە هەرستا لەناو ئاگرەکەی دیار بوو کە فەرقی هەبوو نەدەڕۆی باشە زیانی مادی زۆر هەبووە چی بۆ زیانە مادیانە زیانە مادیەکان بۆرد سوتا کێبل ئەوەی لە عامعاویلە شۆڕبیتەوە لۆ بۆردی ئەوانە سوتا کێ سینگ سوتایی خەتا سوشتی ئەو شتانە سوتا